ئەمڕۆ ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق سەردانی خێمەی مانگرتوانیان کرد و قسەیان لەگەڵاکردن. من ئەچمە لای عوسمان گوڵپی وتەبێژی مانگرتوان بۆی کە بزانین ئەنجامی کۆبوونەوەکە چی بووە. ماوەس عوسمان سڵاوە لێبێ، ئەم کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق چی بوو؟ بەنیازن چی بۆ مانگرتوان و لەسەر داواکاریەکانیان بکەن؟ لە ڕاستیە ئەوان هاتن وەکو لژنەیەکی پەرلەمانی و لە کوتلە جیاوازەکان پێکهاتە بوون، هاتن بە یەکەم شت هەواڵی تەندروستیانیان پرسی و دوایەوە باسی لەو گرفتانە کرد کە چارەسەر بوون، باسی لەو گرفتانە کرد کە ماون و هەوڵی بۆ ئەدەن و باسییان لە تێپەڕینی موازنە یاسای موازنە عێراقی کرد و باسییان لە زامنکردن و ئەمانە ئەوەی گرفتی موچە لە 2025 کرد. هەموو ئەمانە بەڵام کورتەی قسەکانەوە بوو ئەوان داخوازیمان گرتووان و ئەو یاداشتەی کە هەیە وە گفتوگۆکانیان ئەکەنە یاداشتێک ئەیدەن ئاراستەی پەرلەمانی ئەکەن و دوجار وتیان ئێمە محامی ئێوەین، ئێمە پارێزەری ئێوەن بۆ ئەم کەیسە. ئەوان داوایان لە مانگرتوان نەکرد کە مانگرتن بشکێنن. لە ڕاستیە هەموو کەسێک کە ئێت کە ئەیان بینێ کاریگەری مانگرتنیان لەسەر پێیان ئەڵێ نان بخۆن بیشکێنن ڕێگەی تر بگرنە بەر، بەڵام بڕیار لای خۆیانە تا ئەوان لێرە بنێمە لێرەین و ئەوەی کە خاوەنی بڕیاری مانگرتن ئەوان بوون و ئەوەی کە خاوەنی شکاندن هەر ئەوانن. ئێمە تەمە ناکەن تەندروستی هەمویان باش بێ و زیاتر پەیامەکە بگا و بڕیاری دروست لەم بارەوە بدرێ. مامۆستا عوسمان کۆتا پرسیارم ئەوەیە مانگرتوان کە چارەسەری پزیشکیشیان ڕەت کرداوە، هیچ دەنگۆیەک هەیە کە هیچ بابەتێک هەیە کە ئەوان واز لە مانگرتن بێنن ئەمڕۆ؟ لە ڕاستیا هیچ شتێک نییە و بڕیاری خۆیانە دەنگۆ هەیە وایڵە پێم باشە بیشکێنن لەبەرەوە هەمویان تۆخی تەندروستیان لاگرنکە، بەڵام هیچ بڕیارێک نییە تا ئەوان کۆنە تەواو نەبن لە کۆبوونەوەکە. تێبێژی مامۆستای مانگرتوو بەڵێ ئەوەی کە جۆویستی بوون ئەمە ئەنجامی ئەو کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوو کە لیژنێک ئەمڕۆ لە سەرجەم لایەنەکان و لە پێکهاتەکان سەردانی ئەم خێمەیان کردو لەگەڵیانە کۆبوونەوە ئەوان بەنیازن کە داواکاریەکانی مانگرتوان بگەێنە ئەنجومەی نوێنەرانی عێراق.